جارێکی دیکەش 964 کاری خۆی کرد و بنارێ هەیبە سوڵتان پاک کرایەوە. سلێمانیش دەبێتە فڕیاد ڕەسی کەرتی تەندروستی عێراق. سڵاوتان لەبێت. جارێکی دیکە بڕیاری دادگا نەهامەتی و مەشاکیلی بۆ جوتیاری کورد هێنایەوە کە زیاتر لە 2000 دۆنم زەوی لە چنگیان دەرکرا و ڕادستی جوتیارانی عەرەب دەکرێت. پارێزگاری سەلاحەدین لەگەڵ شاندێکی جوتیارانی عەرەبی گوندەکانی حلێ و ئەلبوحەسەنی سنووری قەزای خورمات و کۆبووە و بە بڕیاری دادگا زەویەکانی گوندەکانی تەپەسەوزی سنووری خورمات و دەدرێت بە جوتیارانی عەرەب. ئەمەش جوتیارانی کوردی تووڕە و نیگەران کردووە. بەدر مەحموود فەحەل پارێزگاری سەلاحەدین ڕایگەیاند دوجار جوتیارانی عەرەب نووسراوی فەرمی دادگای بەغدایان هێنا کە دەیسەلمێنێت زەویەکان موڵکی ئەوانە و ئێستاش جوتیارە کوردەکان هیچ بەڵگەنامەیەکی دادگایان نەهێناوە بۆیە دەدرێت بە ئەوان. شەماڵ کاکەخان یەکێک لە نوێنەرانی جوتیارانی گوندی تەپەسەوزە و بە 964 وت بە هیچ شێوەیەک ڕێگە بە کەس نادەین بێتە زەویەکانمان و داگیریان بکات. هاوشێوەی جارەکانی تر ڕوبەڕوویان دەبینەوە و قبوڵ ناکەین بە زۆر زەویەکانمان لێ داگیر بکەن. کارمەند و پەرستار و پزیشکی زۆری دانەمەزراو هەیە لە سلێمانی و ئێستا نەخۆشخانەکانی عێراق پێویستیان بەوانەیە و دەیان نێرنە ئەبێ بە تایبەتی بەسڕا. ئەمەش بەویستی خۆیان و بە موچە و خزمەتی باشەوە. هاوژێن عوسمان سەرۆکی سەندیکای کارمەندانی تەندروستی لقی سلێمانی بۆ 964 وتی ئێستا نەخۆشخانێکی تایبەت لە بەسڕە دروست دەکرێت و زۆر گەورەیە بۆیە داوایان لە سلێمانی کردووە کارمەندی تەندروستیان بۆ بنێرێت تا 200 کەس. وتیشی ئەمە هەلێکی باشە بۆ دانەمەزراوانی ئەو کەرتە بچنە پارێزگاکانی دیکەی عێراق و بە موچەی باش و شوێنی مانەوە و هاتوچۆکردن خزمەت دەکرێن. ئێستا ئەو کەسانەی خوازیارن بڕۆنە بەسڕا دەتوانن سیڤیەکانیان بێنە سەندیکای کارمەندانی تەندروستی لقی سلێمانی. ئەمڕۆ گەشت و گوزاری کۆیە هەڵمەتێکی پاکردنەوەی بناری شاخی هەیبە سوڵتانی ئەنجامدا. ئەمەش دوای ئەوەی ڕۆژی هەینی ڕابردوو پەیامێری 964 بە دواداچوونێکی ڕۆژنامەوانی لەسەر پیسبوونی ژینگەی ناوچەکە کرد و پەیوەندی بە بەڕێوەبەراتی گەشت و گوزاری کۆیەوە کرد. ئیسماعیل عەبدوڵڵا بەڕێوەبەری گەشت و گوزاری کۆیە بە 964 وت لەو هەڵمەتەی ئەمڕۆ دەستمان پێکردووە زیاتر لە 1.5 تۆن پلاستیک و شوشەیان کۆ کردوێتەوە و ناوچەکەیان بە تەواوەتی پاک کردوێتەوە. وتیشی تکا لە گەشتیاران ئەەکەم ئەم ژینگە جوانە بپارێزن و بە ماڵی خۆیانی بزانن. هەیبە سوڵتانێک یەکە لەو شوێنانەی کە خەڵکی کۆیە بۆ گەشت و کات بەسەربردن زۆربەی کات ڕووی تێدەکەن چونکە ناوچەیەکی ئارامە و نزیکە لە ماڵەکانیانەوە. لە کاتی ڕووداوێکی هاتووتۆدا کە تێیدا ژیانی منداڵێکی 2 ساڵان دەکەوێتە مەترسی و لە باوەشی باوکی دڵی لە لەدان دەکەوێت کارمەندێکی تەندروستی لەو کاتەدا وەک فریشتەیەک دەردەکەوێت و دەبێتە فریادڕەسی ژیانی منداڵەکە. ڕووداوەکە پێنجشەممەی ڕابردوو لە گەڕێکێکی قەڵات زێ ڕوویداوە. بە شێوەیەک منداڵێک دەکەوێتە ژێر ئۆتۆمبیلێک و بە سەختی بریندار دەبێت. باوکی منداڵەکە دەخاتە باوەشی و خوێنی لێ دەچۆڕێت. بەڵام پەشۆکا و ترساو دەبێت نازانێت چی بکات. ڕێک لەو کاتەدا تەمەن عەلی کە کارمەندی فریاکەوتنی نەخۆشخانەی قەڵاتزەیە وەک فریشتەیەک دەردەکەوێت و منداڵەکە لە باوکی وەردەگرێت و دەیخاتە ئۆتۆمبیلەکەوە. تەمەن قسەی بۆ 964 کردووتی کاتێک خسمە ئۆتۆمبیلەکە 100% دڵی وەستا بوو. بەڵام لە ڕێگای نەخۆشخانە دەستم بە شێلانی سنگی کرد تا هەناسەی بۆ گەڕایەوە و دڵە بچووکەکەی کەوتەوە لێدان و دواتر بەدەم ئۆکسجینم پێدا. ئێستا منداڵەکە لە ژیانە و تەندروستی جێگیرە. تەمەن عەلیش وەک پاڵەوانی ڕزگارکردنی ژیانی ئەم بچکۆلەیە لە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان ستایش دەکرێت. باڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە توێژینەوەیەک دەری خستووە لە 12 منداڵانی هەڵەبجە ئالوودەی شاشەی مۆبایلن. ئەم توێژینەوە لەلایەن کۆمەڵێک پسپۆڕەوە ئەنجام درراوە بەسەر پەرشتی دکتۆر جعفەر کە پزیشکی دەرونیە لە پارێزگای هەڵەبجە 655 منداڵیان هەڵبژاردووە کە تەمەنیان لە خوار 12 ساڵەوەیە بۆ ئەوانی کە مۆبایل و ئایپاد و تابلێت بەکارەهێنن. توێژینەوەکە لەسەر منداڵانە کراوە دەرکەوتۆ لە 12 منداڵان ئالوودەی شاشەکانن و ئاماژەی بەوە کردووە کە دەرەنجامەکان شۆکێنەرە بە شێوەیە کە لە 165 منداڵەکان شاشەکان بە شێوەیەکی ناتەندروست بەکاردەهێنن و لە 112 ئەو منداڵانە گەیشتونەتە قۆناغی ئالوودەبوون بە شاشەکانی مۆبایل و ئایپاد و تابلێتەوە و توێژینەوەکە دەری دەخات لە 167 منداڵەکان دووچاری کاریگەری بوون بە شێوەیەکی کورتخایەن و لە 199 منداڵەکان دووچاری کاریگەری بوون بە شێوەیەکی درێژخایەن.
ئەو کێن ئەوانەی کە لە ئەم بەکارهێنانە زەرەری تەواوەتی دەکەن و تەواوی وردەکاریەکان لەسەر ئەم بابەتەوە ئەم توێژینەوەیە لە ماڵپەڕی 1964 هەیە دەتوانن سەردانی بکەن و بە وردی بابەتەکە بخوێنەوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.